ئەوەی ئەم کەشەی کتێبخانەکەی جوانتر کردووە، ئارامیم کتێبخانەی باشتر کردووە، یاخود بڵێن ڕێکخستن و هەموو تەنسیقاتی ناو کتێبخانەکە و ئەو کەشە جیاوازی کە دروستی کردو ئەوەیە کە لێرە دوو هاوسەر بەیەکەوە کارەکەن. ئەرک و ماندوێتی ئەوان لەناو ئەم کتێبخانەیەدایە، بەڵام هەرگیز بە ڕوخساریانەوە دیار نییە، لەبەرەوەی ئەوان کارێکی ژیان دۆستیەکەن، کارێکەکەن بۆ حەز و خولیا و هەم خزمەتکردنیشانە هەڵبەت لەگەڵ هاوکارەکان. من هاتوومەتە لای و دوو هاوسەرە بزانم کاروبارەکانی ڕۆژانەیان چۆنە، بەڕێوەبردننی کتێبخانە کارێکی ئاسانە یاخود قورسە. سلااوان لێوێەوە ڕۆژێکی باش بەخێرەیە زۆر سپاس. من وەک هەمیشە لە خانمانەوە دەست پێ یەکەم. پێم خۆش بکات مێرە سەرنجی زۆر شتمدا، هەندێک لە دیکۆرەکان زۆر جوانن، وا لە خوێنەر ئەکات کە ئارەزوی خوێندنەوەی هەبێ لەم ناو کتێبخانەیە. جامە سەریقەی تۆیە کات بخاریە لای هەردووکمان هەر بێکەوە، چونکە یانێ گەر بمانەوێ شتێک بکەین بۆ ئەوەی خوێنەر کە هات سەلیقەی خوێندنەوەی زیاتر بێ، دەبێت گۆڕانکاریێک بکەی، نەکارێت وەر کتێب ینی بێتە ژوورێ بەس کتێب ببێنی، ینی ئەوە شتێکی دووبارەیە، لەبەرەوە مەش ئەو ڕێخستنەی ئەرەمان بۆ جۆرە داناوە. باشە، کەواتە ڕێخستنەکان زیاتر لە چی و چیا ڕەنگی داوەتەوە، ئەوەی گرنگیتان پێیاوە لە چی و چیا ڕێخستنەکانی؟ هەروەکو دەیبینن لێرە بەس کتێب نابێندرێ، بۆ نمونە پەیکەری لێیە، تابلۆی لێیە، یانیانەش هەمویان دەڕاتە ڕەنگی لە میوزیکی ڕاستە کۆکردنەوەی ئەو شتانە بێکەوە، ئەنیەوە سەلیقەی خوێندنەوە زیاتر دەکەن. کاک بخاری، من هەڵبەت خۆشحاڵ بووم کە خێزانێکی نمونەی و گەنجە بینم بەو وزە زۆرەوە کارەکەن. خوێنەر چۆنە ئێستا بەتایبەت لەم مانگەیە کەم بۆ تۆ یاخود بەردەوامە هەر یەن سەردانەکەن؟ خۆشبەختانە ینی بەردەوامە، بڵێ ئەوە نییە بڵێ خوێنەر یان بۆ مەفەترەیەک داببڕێەوە ئەو شتانە بەردەوامە، بەڵام لەوەیە بە نمونە بەپێی زروف و بەپێی کۆمەڵێک چۆن دەڵێ شت کەم و زیاد بکە، یان سەردانی خەڵک کەم و زیاد بکە، بەتایبەت کە ئێستا مانگی ڕەمەزانە خەڵک زیاتر لە ماڵەوەی بەتایبەت بە ڕۆژ، ینی کەمتر دێتە دەرەوە، زۆر جار لە ڕێگای ئۆنلاینەوە شت داوا دەکەن کە ئێستاوە زۆرە، ینی خۆشبەختانە ئەوەش هەر هەیە، ینی خەڵک هەر کتێب دەکڕێ و هەر دەشخوێنێتەوە، لەوێ لە چاو مانگەکانی تر کەمتر بوو بێتەوە، بەڵام هەر هەیە، ینی زۆر شتێکی چاکە. باشە، کەواتە خوێندنەوە لە مانگی ڕەمەزانیش هەر هەیە، ئەمە وەکو من ئاماژەم پێ کرد پێشتریش، یعنی تەنها خواردن و ئامادەکردنی خواردن نیە لە مانگی ڕەمەزانە، تا چەند خەڵک گرنگی بە خوێندنەوەیەت، هەر وەکو چۆن تۆ خەمتە خۆراکێکی باش خۆی، ئاوەش خۆراکێکی باش بی بەڕۆحت. بێگومان نا چونکی چۆن دەڵێ ئەوانی کە لە ڕەمەزان بە ڕۆژوو دەبندیانەوێ کاتەکەیان بە هەر هۆکارێک بێ بڕاتجا خوێندنەوە بۆ زۆر کەس لە مانگی ڕەمەزان چۆن دەڵێ دەرفەتێکی باشە کە بتوانێت کاتەکەی بەسەر بەرێ زیاتر، ینی زۆر کەس هەیە لە مانگی ڕەمەزان زیاتر دەخوێنێتەوە لە مانگەکانی تر، ئەوەش هەیە، ینی هەرچەندە زیاتر بۆ هین دەڵێن زستانیان کاتی خوێندنەوە قسەیە هەیە، بەڵام بە بڕوای من زۆر کەس هەیە لە ڕەمەزاناندا زیاتر دەخوێنێتەوە، لەوێ کەسیش هەوێت لەو مانگەدا کەمتر بخوێنێتەوە، ئەوەش هەیە. ڕاستە. هۆزان خان، ویستم باسیەوە بکەین ئایا بەڕێوەبردننی کتێبخانە کارێکی ئاسانە یاخود قورسە، چونکە هەر کەسێت تێرۆ ئەڵێ چەند خۆشە، دەیان زۆر جار ئێمە دوکانی گوڵفرۆشیمان بینیەوە حەزمان کرۆ کە خۆشەی گوڵفرۆش بی، بەڵام ئەرکیەوە لەم کەس قورسدرا. بزان کتێبخانە شەروە ڕێخستن و بەڕێوەبردننی کتێبخانە ئەرکێکی قورسە یاننا؟ هەروەکو خۆت ئاماژت پێدا کە دەڵێن بۆ نمونەوەی دێ دەڵێ دەمەوێت ببم بە گوڵفرۆش، وا دەزانێت ئیشەکە خۆشە، بەس ئەو بەس جوانێکە دەبینێت، ئەو مادیبوونی ینی پشتۆی نبینی. کاری کتێبخانە شەروایە، ینی خوێنەر کە دێتە ژوورەوە ڕێک و پێچی و خاوێنەکەی دەبینی، بەس لە پشتۆ ئەو نبینی کە کتێبێک لە بەشێک دەباتە بەشێکی دیکە. ئەوە کاری ئێمە کە دەبێت ڕۆژانە خەریکی چاکردن و ڕێخستن و پاکردنەوەی بین. ئەوی ژوەکو هەموو ئیشێکی دیکە مادیبوونی خۆی هەیە، بەڵام دوادار هەر ئیشێک کە بە حەز و بە خۆشەویستیەوە کردت بەڕای من قورس نابی. کەواتە چەند ساڵە بەردەوام من لەسەرم کارە؟ وە نزیکی 2 ساڵ و نیو 3 ساڵە. ڕاهاتون لەسەری ویتر بەردەوام پێ دەستان خۆش تریش هەیە لەو ئیشە ئەوەیە بۆ نمونە تۆ دەبێت بزانی چەند کتێب
لە کتێبخانەکەدا هەیە نووسەرەکانیان کێن وەرگێڕەکانیان کێن دەچ بوارێکیانی لە چ شوێنە لەوێ خوێنەر ئەو هەموو کتێبە نەزانێت بەس ئەو یەک کتێب دەزانێت ئەو کتێبەیە کە بۆی هاتوو کاتە تۆ لەم ڕۆوە کە بزانیت چەند کتێبی تایە نووسەرەکانی وە بابەتەکانی کتێبەکان جۆرەکانی و حتا ئەگاتە کوالیتی کتێبەکانیش توانیتە تەواویان کۆنتترۆل بکەیت و خۆت ڕابێنی لەسەر هەموو ئەو ڕێژە و هەموو ئەو بابەتانە بێگومان ینی تۆ کە لە نێو کارەکەدای ڕۆژانە کە کتێبی نوێدێ ینی تۆ باشتر هەم فریایەوە دەکەوی شتێکیشی لێ بخوێنیتەوە بزانی ئەو کتێبە چ ژانەرێکە باسیتی دەکات چونکی بەڕاستی زۆر جار خوێنەر هەیە دێ بۆ منە دەڵێ کتێبێکم دەوێت یا ڕۆمانێک چیرۆکێکم دەوێت لەو بابەتە بێ یا باسی ئەو بکەیان باسی یان کتێبێک لێرە هەڵدەگرێت دەڵێ باسی چی دەکات تۆ دەبێت بزانی ئەو کتێبە باسی چی دەکات گەر کورتەیەکیش بێ بە گشتی لەسەری پێی بڵێ بۆی ئەو بزانێت کە پێشەوەی کتێبەکە بکڕێت بزانێت ئەو کتێبە چیەکە دەیکڕێت بزانێت بە سەلیقەی ئەو نزیکەیان نا ڕاستە ئەجا بەڕێستان پێم وا بێت جگەلەوەی کە هەموو ئەم سەلیقانە و ئەم ئەرکەتان هەیە پەرژاویتە سەر ئەوەی کتێبیش بنووسی پێم خۆش بوو لێرە بینیم ناوی بەڕێستانم بینی لەسەر کتێبەکان چەند کتێبێک هەبوو کاک بوخاری ئایا کتێب نووسین یاخود نووسەر ئەبێ لەم سەردەمە چی بکات بۆی کە خوێنەر زیاتر بێت خۆی پێش هەموو شتێک ینی هەموو شتێک پێویستی بە وزەیەکە بۆی چۆن دەڵی کارابێ و بەردەوام ینی ئەکتیو بێ یان یەکێک لەو شتانێک کە پێویستە نووسەریش هەیبێ یا بەردەوام بێ لەسەری بەڕاستی خوێندنەوەیە ینی تۆ تاوەکو نەخوێنیتەوە ئەسڵا قەت ناتوانانی بنووسی چونکی ناتوانانی دوای خۆت تێپەڕی ئەوەی کە ڕووی داوە تۆ تێیپەڕێنی دەبێت ئاگدار نەبیکە بۆ نمونە لە کای ئەدەبدا تاوەکو ئێستا چی کراوە بۆی تۆ درێژە بۆ ڕاوتە بدەین نەوەکو بێ دووبارەی کێوە بێ بزانی پێشترە و کارانە کراون بەڕاستی لەسەر و بابەتانە کراوە پێویستێک نییە شتە یعنی پێش هەموو شتێن نووسەر پێویستە خوێنێت بێ بەڕاستی ینی زۆر جار لەوێ ڕخنەی ئەوە دەجرێت کە هەر ئەو نووسەرانەی کە هەمانە لە کورد بێن کتێب بکڕن باشە ینی ئێمە بەسە بۆی کتێبخانەکان بەڕاستی مایە پوز نەبن بەڕاستی ینی کە ئێمە دەڵێن خوێنەرکەمە یا کتێب نافرۆشتێ بە هەر شێوازەکە تیراژی کتێب کەم دەبێتەوە ینی زۆر جار دەڵێن ئەگە بەس نووسەرەکانمان بخوێنەوە بەسە بۆی تیراژەکانمان بۆ چەند هەزارێکیش بڕۆ یعنی ئەوەی کە لە گرفتەکانی چۆن دەڵی کتێب فرۆشیەکان کە ڕاستە فرۆشکەمە یا تیراژی کتێبی چاپکراوکەمەوەش زیاتر بۆ کەم خوێندنەوە پێم خۆشە ئەمە تۆ تاسە سێ کتێبی نووسراوتەوەیە وڵات زیاتریش هۆزان خان تا چەند هاوکاریت هەرچەنە ئەکیدم بەڵام زۆر هاوکارە تۆ لە جێگە جاویت زۆر هاوکارە ینی هەرەوە ئێمە پاشکاری ئێرەکە دەچینەوە ماڵێ ینی هەم بۆ خۆی کە خەریکی کاری شێوەکاری دەبێت لە ماڵێ و لە بەروی قوتابیە و هەم بۆ خۆم کە لە ماڵە زیاتر کاتمەیە بۆی خەریکی نووسین و شتەکانم بم ینی ئەگەرەکانی ئەو زیاترە لە بەرۆی هەستکردن بە بەرپرسایەتی لای خانمان زۆر زیاترگەرگی بە تۆیان هەر لە ستایلی جلوبەرگەکەتەوە هەتا نووسینەکانیش لا منەوە شتە بڵم بەنایەوە ئێمە لە ماڵەوە کارەکانمان داغش کردو زۆر باشەکە نمونەتان زۆر بێت کاک بوخاری ئێستا ڕەخنەگرمان زۆرەیە خوێنەر بۆ پێی کە ئەستا کتێبگەلێکی زۆر هەیە نووسین و نووسەری باش هەیە منم کتێبی تۆم بینی کتێبی مەستوری ئەردەڵانی جێ دڵخۆشیە بۆ نمونەم کەسایەتیانە ئەم مێژووە ئەم ئەدەبیاتە چۆن بتوانرێ بگەێنرێتە نەوەی داهاتوو یاخود ئەو خوێنەرێک کە ئێستا هەیە نەبێتە تەنها ڕەخنەگر ببێتە خوێنەرێکی باش بۆم بابەتانە خۆی بێگومان ینی یەک کاڵینەوەی ئەدەبی یا بڵێن ڕەخنەی ئەدەبی ینی زۆر جار لەوێ لە دەقێکی ئەدەبی زۆر پێویستتر بۆ چونکی ینی ئەدەبیاتی هەر نەتەوەیەک بەڕاستی بە لێ کۆڵینەوە بەڕەخنە بەرەو پێش دەچێ و ینی گەشە دەکات بەڕاستی ینی بەداخەوە ئەوە دەڵێت کە ئێستا ئێمە ڕەخنەگرمان کەمە یا لێ کۆڵێری زۆر چاکمان کەمە باشە سەبارەت بۆ کتێبم ئەو لێ کۆڵینەوەی لەسەر مەستورە دەبینی ینی دەبینی پێش ئەو کتێبە 2 ساڵ پێش ئێستا دەبینیم کەسایەتی مەستورە لە نێو ئەدەبیاتی کوردی یا لە نێو مێژووی ئەدەبیاتی ئێمەدا دەبینی سەبر ینی
ناوی کاڵ دەبوو یا لەبیر دەچوو یا ئەوتە ئەوەوەی ئێستا نەیدەناسی بەڕاستی چکە ئەو کتێبانی کە چۆن دەڵی لەسەر ئەویش نووسراون یانی نزیکی 25 ساڵێک پێشستا نووسراون ئێستا هەر لە بازاریش نەماون بۆی خەڵک بتوانێت بەدەستیان بێنی و شارەزای کەسایەتی و لایەنە ئەدەبیەکانی مەستوورە یانی ئەو کتێبە پێویستێک بوو بۆەوەی کە خوێنەری ئەو سەردەما ئەو کتێبە لە بەردەستێنی بۆی بتوانێت ئەویش مەستورە بناسێ بزانێت کە ئێمە 200 پێش ئێستا ژنێکی ئەوەندە بەتوانامە نەبووە کە لەوەیە لە زۆر لە کارەکانی ئەدەبدا لە پیاوان ینی باڵاتریش بوو بێت لەسەر ئەوەش ڕاستە بێگومان خوێندنەوە پێویستیە جا لەوە پێویستیترەوەیە کە ئەو بابەتە مێژووی ئەدەبیانە چەنێک گرنگن بۆ ئێمە من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵێەوە بووم بۆ هیوایم کە هەمیشە چیرۆکی خێزانێکی سەرکەوتوو بن نمونەتان زۆر بێ. کات یاران توش بۆ کۆندامێکیم خێزانە ئەم هاوڕێتی ئێوە لێرەکە کتێبخانێکی گەورە و شێوازێکی ئەدەبی و هونەری تایە بەڕێوەبن کار و چالاکیەکان و پەیوەندیەکانتان چۆنە ئێستا بە تایبەت لەم سەردەمەیە ئەزانین هەندێک دۆخی خراپ دروست بوو بە تایبەت دوای کۆرۆنا و قەیرانەکانی بە دوای یەک بە دوای بەڵام چالاکیەکان لەناو ئەم کتێبخانەیە چۆنە جیا لە خوێندنەوە. اوكي بخير بين سباس بوم درفتا طبيعي ناوند روشنبيري اواني كاستاكان تابتي ناوند روشنبيري من موزين كلا حولير لبايتخت كردستان هي سرراي هم جوله سياسي وقيران ودوخانه كدينا بيش کاریگەریان دەبێت بەسەر ئەم بەسەر جوڵە ڕۆشنبیریەکان هەم بەسەر کۆڕەکان مەراسیم و بڵاوبوونەوەی کتێبەکان چاپ و بڵاوکردنەوە هاتنی خەڵک سەردانیکردن و ڕێژەکان دەگۆڕن لەگەر هەر جوڵەیە کە لە ئێستادا دروست دەبێت بەڵام دەکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە گەنجان و خەڵک زیاتر هانی ئەویان هەبێ و تمۆی ئەویان هەبێ بێن دەبێت و ستایلی نوێت هەبێ شێوازی نوێت هەبێ کاراسانی باشت هەبێ دەرفەتی باش بڕەخسێنی شێوازی نوێ دروست بکەیت کەواتە ئێوە ئەو شێوازە نوێیەتان بەکارهێناوە کە بەتایبەت لە مانگی ڕەمەزان ئەمە دۆخەکان جیاوازترە تا ڕادێک شێوازی ژیانکردن گۆڕانکاری بەسەرایە توانیتانە و شێوازەی کە باست کرد لە مانگی ڕەمەزان لی گونجێنن بۆی چالاکیەکانتان بەردەوام هەبێ و هاوکاتیش گونجاندن هەبێ لەگەڵ مانگی ڕەمەزان ئەکیدەوە بۆ هەر وەرزێک یان بۆ هەر شتێک کە دێتە پێش دەبێ پێشتر ئامادەکاریت بۆ کردی بێ وەکو ناونیشان وەکو کتێب هەمووکو چالاکیەکان ئێستا بۆ نمونە لە مانگی ڕەمەزانیشدا چالاکی ڕۆشنبیریمان هەبوو بڵاوبوونەوەی کتێب بۆ گفتوگۆی فکری هەبووە لێرە و ڕۆژانە سەردانیکردنی خەڵک هەبووە ینی ئەوە ئێمە شوێنەکە با بڵێم وەکو هەندێک شوێنی دیکە لە مانگێکدا یان لە وەرزێکدا یان لە ڕۆژێکدا داخستن هەبێ بۆی کە ئەو قەتعەیە هەبێتن لە بۆ خەڵک نا شوێنەکە هەتا بەردەوامێ بێ خەڵک فێری ئەو ستایلە دەبێت کە دانەبڕان دروست دەبێ هەمیشە سەردانە دەکە هەمیشە چاوی لەوە دەبێت کە تۆ چالاکیەکانت هەبن بەڵێمە بۆ ماگە و بۆ وەرزەکانی دیکە بۆ سەری ساڵ بۆ پشووەکان بۆ نەورۆز هەمیشە ستایلێک و هەمیشە ئامادەسازیێکمان کردە بۆ کارانی خۆمان باشە دەستان خۆش بێت ئێوە ڕەچاوی ئەو دۆخاکەن بە ناوەندەکەتان ئێمە وەکو خۆمان بەڵێ ئەتوانین بڵێن دەتوانین ینی بایکۆتی هەندێک کتێبمان کردو یان بایکۆتی هەندێک بابەتمان کردووە یان ئەومان کردووە کە ئێمە نەبینە پردێک بۆی کە خوێنەرێکی وەهمی دروست بێ یان خوێنەرێک دروست بێ کە کتێب تێری نەکە لە تێگەیشتن لە کۆمەڵگاکەی خۆی لە تێگەیشتن لە دیوە ڕۆشنبیری ڕاستەقینەکە. سپاس بۆ بەڕێستان بە هیوای بەردەوامیتان. خێر بێن سەرچاو سپاس بۆ ئێوەش دەستان. مانگی پیرۆزی ڕەمەزان جگەلەوەی دەرفەتێکە بۆ پێداچوونەوەی ڕۆح و خودی خۆمان و هەموو کارانەی کردومانە دەرفەتێکە بۆی کە بزانین ئێمە چیەکەین لە تەواوی ساڵەکەدا با هەمیشە بزانین کە دەرفەتێکیشە بۆ پێداچوونەوەی ڕۆحمان بۆ ئەو ماندوێتەی کە هەمانە لە تەواوی مانگەکانی تردا مانگی پیرۆزی ڕەمەزان بە تەنها لە خواردن و خواردنەوە ئامادەکردندا نەبینینەوە بە هەندێک خۆراکیش بۆ ڕۆحمان ئامادە بکەین و خوێندنەوە لەبیر نەکەین
چونکە ئەوەش ژیان دۆستیە. ژیان دۆستیم جارم لە ناو کەشیم کتێبخانەیە پێشکەشکردن بۆ هیوایە هەمیشە لە خۆشییا بن. ماڵەوە.